هەی قەت ئەوەیە کە ئێمە لە یەک دوو ساڵی ڕابردوویدا زۆربەی چاودێرانی سیاسی ئەوانەی کە متابعەی وەزعی ئێران دەکەن دوای 40 ساڵان کە ئەوە ڕێک ئەو ساڵ 40مین ساڵی دەسەڵاتێکی قڕونی وەستای وەحشیگەری مەلای و ئاخوندە لە ئێران و دەستیان بەسەر هەموو جونگەکانی فەرهەنگی کولتوری سیاسی عەسکەری حتا خانەوادەجی میلەتی ئێران داگرتۆ بەڕێی من و بەڕێی زۆربەی چاودێرانیش ئیتر کاتی ئاڵوگۆڕی هاتوو. بەبەستم ئەوەیە پێت بڵم بەڕاشکاوی کە ئەوانەی کە متابعەی وەزعی ئێرانە دەکەن شک و گومانیان نەماوەتەوە کە ئێران ئێستا لە دەواازەی ئاڵوگۆڕی و گۆڕانکاریەکاندایە و دەبێ بەڕاستی هەموو لایەک خۆی بۆ ئامادە بکەین و لە هەمووی گرنگتر ئەوەی کە لە ماوەی ئەو 40 ساڵەیدا ئای بە جمهوری ئیسلامی بە کۆماری ئیسلامی نەکوت بەڵکو بە درێژایی 40 ساڵ بربەرەکانی کرد ڕۆڵەکانی لاوەکانی کچووکڕەکانی ناردە سەر سێدارە و بە ئیعدامکردن و خەباتی کرد بە درێژ بە دژی فەرهەنگی کۆماری ئیسلامی ویلایەتی فەقیهی قبول نەکرد ئەمە کوردەکانی ڕۆژهەڵات بوون. کوردەکانی ڕۆژهەڵات بەڕێی من لە زۆربەی نەتەوەکانی تری وەک تاکەکانی تری ئێرانیە زیاتریان زەرەردی زیاتریان چۆرەوەری دی زیاتریان قوربانیدا حتا ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە چاو ناوچەکانی دیکە هەرچەند ناوچەکانی دیکەش بەهۆی ئەوەیە کە دزی و گەندەڵی لە کۆماری ئیسلامی و ئاخوندەکاندا بە حەدێک باڵایە مەگەر سەرکردە دزەکانی باشووری کوردستان ئەوەندەیان دزی کردێ دەنا ئەوان زیاتریان کردو بەڕاستی مەلاکانی قۆمێ بۆیە هەر هیچ بە وەزعی ئابووری ئەو ناوچانە ڕانەگەیشتون و لە هەمووان ماڵوێرانتر ناوچە کوردنشینەکانی ڕۆژهەڵاتی کوردستانەکە لەباری ئێکۆنۆمی و اقتصادیەوە زۆر لە دوایە. ئەوەی ڕاستیت بوێت یەکجار گرینگە ئەمڕۆ هێزگەڵی ڕۆژهەڵاتی کوردستان چۆن بیر دەکەنەوە خۆیان چۆن ئامادە دەکەن و پاش 40 ساڵان چۆن دەتوانن ببنە ئەڵتەرناتیڤێک بۆ دواڕۆژی بەڕێوەبەری لە ڕۆژهەڵاتی کوردستان. بەداخەوە هەرچەند ئەمن وەزعەکە یەکجار زەرور یەکجار مهم یەکجار بە ئەوە دەبینم بەڵام بەداخەوە مستەوای زۆربەی ئەحزاب و ڕێکخراوی ڕۆژهەڵات و سەرکردەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەو مستەوا گەورەیە دانیە کە ئەوڕۆ ئێران خەریکە تووشی بێت. یعنی نەتەنیا سەرکردەی گەورە و باڵای تەقدیم نەکردو پێشکەشی کۆمەڵانی خەڵک نەکردووە تەنانەت ڕۆشنبیر و خوێندەوارەکانی دەرەوەی حیزبەکان جا چ لە ناوەوەی وڵات چ لە دەرەوەی وڵات زۆرتر خۆیان ئامادە کردو وەکو سیاسێک زۆرتر خۆیان پێگەیاندۆ وەکو سیاسێک بە کوردی دەمهەوێ بڵێم بە کورتی دەمهەوێ ئەوەت پێ بگەێنم کە نەتەنیا خۆیان بە ڕۆژ نەکردوتەوە نەتەنیا ئەم سەرکردانەی کە بە درێژایی ئەم ساڵانە لە ئوردوگاکانی ژێر نفوزی یەکێتی نیشتیمانی یا بڵین باشوور هەرێمی کوردستاندا دانیشتوون نەتەنیا نەیانتوانیوە پەروەردەیەکی سەقیل پەروەردەیەکی بە بنەڕەتیس پەروەردەیەکی کە بتوانی استراتیژی دواڕۆژی لەسەر ئەو پەروەردەیەدا بمەزرێنی نەکردەوە بۆ ئەندامەکانیان بۆ پێشمەرگەکانیان بۆ لایەنگرەکانیان بەڵکو تەنانەت خودی سەرکردەکان و خودی سەرکردایەتیەکان نەیانتوانیوە خۆیان بە ڕۆژ بکەنەوە خۆیان ئاپدەیت بکەنەوە و ئەمن بە دڵنیایی دەڵێم سەتانەوەدی خێنەر و ڕۆشنبیر و نوخبەی دەرەوەی حیزبەکان کە لەگەڵ ئەو حیزبانەنی زۆرتر چوونە ناو قوڵایی فەلسەفە چوونە ناو قوڵایی خرێت چوونە ناو قوڵایی معرفەت چوونە ناو قوڵایی زانستی سیاست تەنانەت. ئەگەر ئێمە تاریخی مۆدێرنی حیزبی سیاسی و کاروباری سیاسی لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە هەموو کوردستان بگەڕێنەوە سەر حەربی عالەمی یەکەم یعنی هەمووی تەجروبەی مۆدێرنیتەبوونی سیاست
و بە معنای حیزبی سیاسی جڵەوی جوڵانەوەکان بەدەست بگرێت و جڵەوی جوڵانەوەکان لە دەستی شێخ و مەلا و ئاغا هاتوێتە دەر کە بە تەواوی ئێستاژ نەهاتوێتە دەر هەر لەو باشوورەی خۆمان دەبینین کە ئێڵ و عەشیرە و خێڵ سەرکردایەتی میلەت دەکەن. بەڵام ئەگەر ئێمە وای دابنین کە دوای یەکەم حیزبی سیاسی لە ڕۆژهەڵاتی کوردستان کە خەبات کەوتە قۆناغێکی مۆدێرنیتە، ئەویش لە دوای جمهوریەتی کۆماری کوردستان بوو لە مەهاباد و بە سەرکردایەتی قازی محەممەد. ئەگەمە لەو تاریخی ڕادابین نەگەڕێینەوە کۆنەکان و خۆمان لەو سەرێشەیە بگەڕین، حەقیقەت ئەوەیە کە ئێمە بە درێژایی ئەم 70 ساڵەی نەمانتوانیوە استراتیژێکی یەکگرتووی نەتەوەیی دەنێو میلەتی خۆماندا پیادە بکەین. نەمانتوانیوە میلەتەکەمان بەوە گۆش بدەین کە ئێمە قۆناغی عەشیرە و خێڵ و سەردەمی فۆئۆدالیمان تێپەڕاندووە و میلەت بە هەستێکی نەتەوایەتی بە هەستێکی ئەوەی کە چارەنووسی میلەت دەبێت بەدەست خۆی بێدەنا بەدەستی داگیرکەر بێ هەر ئەوەیە کە لە باشوور دەقەومێت. ئەگەر ئێمە لەو تاریخەی ڕاحسابی بکەین تا ئێستا دوای جمهوریەتی کوردستان لە مەهاباد گەورەترین تەجروبەی کوردی باشووری کوردستانە کە بە نەزەری من یەکێک لە خراپترین تەجروبەکانی مێژووی کوردە. ئەو بۆ وڵامی پرسیارەکەت لە مەقابل ئەوەدا ئێمە تەجروبەیەکی دیکەمان هەیە کە هەمووی 7 ساڵ کۆنە دوای بەهاری عەرەبی و دوای ئەو شۆڕش و ڕاپەڕینەی کە لە 2011 لە سووریا کرا. کوردەکان دەست بەجێ بە سەرکردایەتی پەیەدەی بە سەرکردایەتی بیری ئاپۆی هاتن و وڵاتیان بەڕێوەبردنی وڵاتیان گرتە دەستی خۆیان. ئەمن دوای کۆبانیە، دوای گرێسپی، دوای ئەفرین، دوای هەموو شەڕە گەورەکانی داعش لە ڕۆژ ئاوای کوردستان من بە چەند هۆکار باشترین تەجروبەی کوردی بە ڕۆژاوا دەزانم. جارێ پێش هەموو شتێکی بە دڵنیایی ئەوەی کە من لە سەری دەڕۆم زۆتر ئەوەیە جارێ یەک فاکت هەیە لە ڕۆژاوای کوردستان بێجگە لەو هەموو قارەمانێتێ بێجگە لەوەی کە کانتۆنەکان لە چ سیستیمێکی عەدالەتەوە دامەزراون لەسەر شیاوبوونی کەسەکان نەک لەبەر ئەوەی کە خزمێنە و مەحسوبیەت و ئاوانە دەبینی کە خەڵک ئەگە شیاو نەبوو لێی دەدەن یەک شەقی لێ دەدەن و دەڕۆن. ئەوەی کە شیاوە و دەتوانێت وڵات بەڕێوەبەرن دایدەنێن و ئیشی پێدەستپێرن ئەوەی کە لە باشوور نەکرا. بێجگە لەوانە ئەوانە هەموو لەلایەک ئەوەی ڕۆژاوا کردی بۆ یەکەم جار لە مێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەک کورد چوار پارچێک لە مێژووی زۆربەی وڵاتانی جیهان بۆ یەکەم جار لایەکی کۆمەڵکە ژنە ئەم لایە بە تەواوی کەوتە خزمەت خەبات، کەوتە خزمەت جوڵانەوەیەک، کەوتە خزمەتی ئەوەی کە کۆمەلگا هەم بە عەدالەت بژی هەم کۆمەلگا ئیستفادە لە بەشێکی نیوەی هێزی ئینسانی بەشەری کۆمەڵایەتی خۆی بکە و ئەوەمان بە چاوی خۆمان دیت کە ئەم هێزە کە پێی دەڵێن هێزی ژن چۆن بەکار هات و چەند بە باشی بەکار هات. بەڵێ دەبێت کار بۆەوە بکەین ڕۆژهەڵاتی کوردستان لە دوا ڕۆژدا لە ئەگەری هەر ئاڵ و گۆڕێک نمونەی باشووری کوردستان بەلعنەتکە ئەسڵەن بۆ لای نەچێ جا ئەمە ناوی فدراالیە خودگەردانیە خودموختاریە هەرچێ ڕفراندۆم هەرچی پێی دەڵێن کارم بۆیە هەمووی چەمکەکانی باشووری کوردستان بەلعنەت بکە و بەڕاستی نمونەیەک بدۆزێتەوە لە ڕۆژاواش باشتر پێش هەموو شتێک نیوەی کۆمەڵکە ژنە بیهێنێتە مەیدان و ئیشی پێ بسپێرێ و ئیشی لێی بوێت و فعالی بکە و ئەو هێزە گەورەی کە نووسۆ نیوەی کۆمەڵە نووسۆ دەبێت و کار بکەوێت بۆی کە کۆمەلگاوە پێشکەوێت. بە درێژایی ئەم 20 ساڵی کە ئەوانە لە ئوردوگاکاندا دانیشتون تەئسیری بێگانەیان لەسرە. تۆ دەزانی کە کورد دۆستی کەمە، تۆ دەزانی کە چوار پارچەمان بە داگیرکەر و بە دیکتاتۆر دەوردراوە، تۆ دەزانی حتا سیاسەتی ئیقلیمیش
هەرگیز لەگەڵ سیاسەتی کوردی نەبووە چونکە کوردی سیاسەتی کوردی هەرێ سیاسەتی بارزانیە ئەرە سیاسەتی تاڵەبانیە ئەرە سیاسەتی هیجریە ئەرە سیاسەتی مۆحتەدیە خۆ نازانن بێگانەکانیش بۆیە لە هەموو لایەکەوە ئەم سفرە گەورەیە کە پێی دەڵن سیاسەتی کوردی ئەو پێشخانە گەورەیە دەیان دەربیجە و دەرگای هەیە کە هەموو کەس دەتوانێت نفوزی تێدا بکە ئەمە یەکێک لە زەعفە هەرە گەورەکانە کە بە تایبەت محیتێک و ئاتمسفەرێکیان دروست کردو بۆ خۆیان کە زۆر ڕاحەت دوژمن دەتوانێت نفوزیان تێدا بکە کەوابێت ئەتۆ 600 کیلومتر سنووری مشتەڕەکە بێت لەگەڵەوەی ماڵی بارزانانی لە ئێستاوە خۆیان بۆ ئامادە کردووە و بە دڵنیایی دەزانن کە پەژاک هەمان پەیەدەیە پەژاک دەبێتە ئەو هێزەی پەیەدەی کە فرەمیلیشایی قبول ناکات لە دوا ڕۆژدا و بۆ ئەوەش پشتی قایمە چونکە دەزانێ هەواڵەکانی گریلاکانی باکوور و ڕۆژاوا دێنە یارمەتی ئەگەر پەژاک خۆشی بە قووەت نەبێ ئەگەر پەژاک لە یەک مانگ و دوو مانگی ئەوڵدا نەشتوانێ هێزە گەورەکەی دروستکە خۆ هەمومان دەزانین لە ڕۆژاوای کوردستان کاتێک پێدە دروست بوو بچووک بوو بەڵام لە ماوەیەکی بچووکدا بە ئاکاریان بە غیرەتیان بە جوڵانەوەیان بە ئەو هەموو مفاجعەی کە کردیان لە ڕۆژاوای کوردستان دەبینین هێزێکی 700,000 دروست کرد لە ماوەیەکی کەمی زەمانیدا ئەوان ئەو تەجروبەیان هەیە دەزانن کە ئەگەر پەژاکیش دو ڕۆژ لە ڕۆژهەڵاتی کوردستان بی هەوێ کار بکە ئەوەڵەن پەکەکەی لە پشتە دووەمەن پەیەدەی لە پشتە سێومەن سەدان کادری ڕۆژهەڵاتی خودی خەڵکی سنە و کرماشان و مەهاباد و سەقز لە ناو گریلاکانی باکووردا خەبات دەکەن لە ناو دەستگای دەوڵەتی و حکومی ڕۆژ ئاوادا کار دەکەن خۆیان پێگەیاندەوە لە هەمووی گرنگتر تەنیا شتێک سیستمێک کە لە ناو فکری ئاپۆ و لە ناو ڕێکخراوگەلی ئاپۆچیدا وەکو باکووریەکان وەکو کەجەکە وەکو پەکەکە وەکو پەیەدا وەکو کەژەکە هەمووی ئەم حیزبگەلە هەموویان بناغیان لەسەر پەروەردەیە یعنی ئەوان نانی نەخۆن نەچن بۆ ناخواردن نەفەز نەچێشن هەناسە نەدەن بەڵام پەروەردەیان لەبیر ناچێتەوە ئەوەی کە حیزبەکانی کوردی ئێران نایکەن دادەنیشن لەو مقڕانە فقط مێشی لە خۆیان دەردەکەن دم دەدمی یەکتری دەنێن قسە بە یەکتری دەڵێن لەسەر فەیسبوک یەک دانە لەشکری سایبەری و دنیای مەجازیان دروست کردووە علی کەریمی فڵانی کورددا بیگرن لە فەیسبوکی بێ ئابڕوویکەن درۆی بۆ ساسکەن نازام چ بکەن بە سەدان ئەمنێک ڕۆژێک لە ڕۆژان لەگەڵ خۆیان بووم پێشمەرگە بووم خەڵکی شارێکین بە سەدان درۆیان ساز کرد بە سەدان بوختانیان کرد گوتیان علی چۆتەوە ئێرانێ علی بۆ پیاوی جمهوری ئیسلامیە علی پیاوی قاسم سلێمانێ هەمووی درۆ هاتێک هێزێکی وەکو دموکرات و کۆمەڵی عەبدوڵای موحتەدی و کۆمەڵی عومەری ئیلخانی زادا شەو ڕۆژ دانیشتون دەمەقابل تاچێکی بێدەسەڵاتی بێتفەنگی بێعەشیرەی وەکو من شەو ڕۆژ دانیشتون درۆ دەکەن بۆ ئەوەی کە خۆیان لە ماڵی بارزانی نزیکەنەوە بۆ ئەوەی کە خۆیان لە بنە ماڵی بارزانی بۆ ئەوەی کە بتوانن محیبەتێکیان لە هەولێرێ پێ بکەن ماڵێکیان بدەنێ بۆ مقڕ مۆنیکایەکیان بدەنێ وە نەوشەیەکیان بدەنێ معلومە ئەوانە لە ئێستاوە کاریان بۆ ئەوە کردووە کە ئەنەکەسەیەک بە نوعێک ئەنەکەسە لە بە ڕۆژهەڵاتی کوردستان بەم سێ چوار حیزبە کە ئەم ڕۆکانە ئەو دەهۆڵ و زوڕنایی گەورەشیان لێدا کە دەچینە مفاوزات لەگەڵ ئێرانە کە بەڕاستی عیب بوو کە بەڕاستی داوەشین بوو ئەتۆ هەڵاو گرمەیەکی ئاوە سازکەی دوای مانگێکش هیچ نە ئێران قسەی کرد نە سایتەکانی ئێرانە وە پوچایەوە ئەوە ئامادەن ئەو جوورە هێزانە ئەو جوورە هێزانەی کە بێهێژمونین و کە نەوە دەنێو خۆیاندا تەنانەت پەنا بۆ درۆی ئەوە دەبن کە مزاکەرەمان هەیە لەگەڵ ئێرانە بۆ ئەوەی کە هێژمونی دروستکەن دەناو کۆمەڵانی خەڵکدا زۆر ئاسانن کە پاراستنی پارتی لەیان وەژورکەوێ پاراستنی پارتی بەسەریاندا زاڵ بێ و چی پێخۆشە پێیان بکەن مفاوزات ڕەت ناکرێتەوە بەڵام ئەوەی کە تۆ استراتیژن لە مفاوزاتی دوو عایلە بە شەڕ دێن یەکێکە دەکوژێت دەچنە پێشێ ڕیژسپی دەچێت هەدەفێکە استراتیژێک هەیە بۆ ئەو دەستپێکی مفاوزاتە ئەویش ئەوەیە کە ئەم دوو خانەوادەیە بە کەمترین زەرە لێی پستنە دەرێ و پێکەوە ئاش بنەوە یا لایەک قەرەبۆی لایەکەی دیکە بکاتەوە
سەدانیوە هەزاران هەزار شتیوامان دیوە ژن هەڵگیراوە چوون ئاخرەکەی یا خۆش بۆ کابرا گەورە بۆ ئایلەکەی دیکە یا ئەوی دیکە ژنێکی دیکە داوەتەوە بەوی یا خێنەکەی بژاردۆ یا خێنەکەی ئەوە کەوابێ مفاوزات ڕەت ناکرێتەوە بە هیچ شێوەیە بەڵام ئایا ئەم چوار هێزە پێشتر هیچیان بە کۆمەڵانی خەڵک کتۆ کە استراتیژیان چێ لەگەڵ ئێران ئەوان زۆر چار لە بنووسینەکانیاندا هەزاران جار لە ئەدەبیاتیاندا باسی ئەوەیان کردووە کە نیزامی جمهوری کۆماری ئیسلامی ئێران نیزامی ویلایەتی فەقێ هیچ گونە شتێکی لەگەڵ ناکرێت کاتێک ویلایەتی فەقی بە معنای ئەوەی کە ئیمام نوێنەری خوایە و ئەو چی بریار بدا هەر ئەوەیە لە سەرگۆی عەرز ئەتۆ چی دەکەی لەگەڵەوەی چی دەکەی لەگەڵەوەی ئەگەر مزاکرە لەسەرەوەیە کە تۆ 40-50 دانە یەخسیر و دیلی زۆر گەورە گەورەی کۆماری ئیسلامی پێ دەتوانی بیگۆڕێەوە لەگەڵەوەی قەیدە ناکە بەڵام ئایا کۆماری ئیسلامی ئینترێسەی نیشانداوە یا ئێوە لە خۆتانەوە بۆ ئەوەی کە بڵێن ئێمە حیسابمان بۆ دەکرێت ئەخر ئەوەندە لێرە دانیشتون و حیسابیان بۆ نەکراوە ئەوەندە تۆقەتۆقیان کرد بە دنەدانی پاراستن و بۆ چێلەشین و بۆ دەوەری میدیای پەکەکەی و بۆ چۆ هەر حیسابتان بۆ نەکراوە چوارتان ناردەوە سێی کوژرا و گەڕای شەهید بوو گەڕایەوە بۆ شلۆت نارد هیچت پێ نەکرا نەتوانی لە ماوەی ئەم 18 ساڵەیدا ناوچەیەکی مەسەن وەکو چێلەشین ناوچەیەکی وەکو شنۆ ناوچەیەکی وەکو سەردەشت بتانی ئازاد کەی منتەقەیەکی ئازاد کراوت هەبێت نەتوانی ئەتۆ ئەوەندە دەسەڵاتن نەبوو دەنێو کۆمەڵانی خەڵکدا کە لاعەقل خەڵکی لادیەکان راپۆرتن لێ نەدەن کەەوە دوو پێشمەرگە بێرەدا ڕۆیی ئەتۆ ئاوا موفلیس بووی دێ ئەو درۆیانە بۆ خۆت ساز دەکەی بەبێ ئەوەی کە هیچ گونە ئیشارەیەکمان لە کۆماری ئیسلامیەوە کۆماری ئیسلامیش خۆدانە نیشتووە بە هەزاران سایتی هەیە بە هەزاران سایتی سێبەری هەیە بە هەزاران جەریدە و تەلەڤیزیۆنی ڕسمی حکومی و سێبەری هەیە بۆ ئەوان باسی ناکەن بۆ ئەتۆ باسی دەکەی ئەو جارەکانە ئەگەر باسی دەکەی بۆ هەمووی ناڵێ ئەم دیعایەکردە ئەم ئاژیداتۆڕەیە ئەم خۆ بە گەورەکردنەوەیە بەڕێی من زەرێکی گەورەی لەدان و قسەکەی منیش ڕاست دەرچوو کە سێ مانگ لەوە پێلوسە تەلەڤیزیۆنی پێما بێت چۆ بوو گوتم ئەوانە فقط و فقط بۆ وەخت کوشتنە فقط و فقط بۆەوەیە کە ئەوانە سەریان بخافڕن دەنا دوای ئەو ماوە درێژەی بۆ یەکجێ خامۆش بووەوە ئەو جارەکانە ئایا نابێ بزانین تەڕەفی مزاکرەی ئێوە کام مقامی کۆماری ئیسلامیە کاکە من و تۆ بە شەڕ هاتوین ئەتۆ ئێستا هاتووی بۆ مفاوزات نابێ مەسەلەت شتێک لە خۆت نیشان بدەی خۆش قەلبێک خۆش دڵێک بەستەرێک دروستکەی کە ئەمە بتوانم متمانەت پێ بکەم کاکە تۆ ڕۆژانە کۆڵبەری من لەسەر ئەو سنوورانە دەکوژی دەدا هەڵگەر لە کۆڵبەر کوشتنیە ڕۆژ جا ئەم بۆی کە ئەمن بتوانم محیتێک دروستکەم کە متمانەت پێ بکەم بۆ مفاوزات ئەو جار ئەوەی کە ئەوان شەو و ڕۆژ ئێستا تەرکیزیان کردوتە سەری و کاری بۆ دەکەن ئەو ئەجەندایانەیە کە پارتی لێیان دەیانەوێت ئەو بریاریان بۆ دەدا کە دەبێت چۆن بن چۆن نەبن بەرامبەر دەنا دژایەتی ئەوان لەگەڵ هێزێکی وەکو پەژاکی کە دێن لە تەلەڤیزیۆنێکی عەجەمان لە تەلەڤیزیۆنێکی فارسی لە تەلەڤیزیۆنێک کە تەواو هێژمۆنی شوێنی فارسی لەسرە سەرکردەیەکی یەکێک لە کۆمەڵەکان پێی ئەی بە ناوی پەژاک بەسەر زاری دابێنێت پێی ئەی بە ناوی پەکەکەی بەسەر زاری دابێنێەوە یا باسی تەجروبەی کوور بکە یا باسی تەجروبەی ڕۆژاوا بکات ئەمە بەڕێی من ئەوە هەمان ئەجێندای پاراستن و پارتێک کە هێژمۆنی بە سەرواندا هەیە و ئەوان ئیزرای دەکەن تەنانەت هەر بەنسبەت خۆمەوە بە درێژایی ئەم 7 ساڵەیدا ئەوەی کە لایەنگرانی جووتێک دموکرات و جووتێک کۆمەڵە بە منی دەکەن خۆ لەسەر ئەوە نییە کە ئەمن شتێکی عەجایب بم لەسەر ئەوەیە کە لایەنگرەکانیان لە ئوروپا لە کوردستان لەسەر ئەوە دژایەتیم دەکەن کە ئەمن دژایەتی سیاسەتەکانی پارتی یا ماڵی بارزانانی دەکەم
ئەی کاکە بە تۆچی ئەتۆ بۆچی دیفاع لە سیاسەتێک دەکەی کە ئەمن حملەی پێ دەکەم یا ئەمن ڕخنەی لێ دەگرم ئەتۆ بۆ خۆیان کەمیان هەیە سەربازێکی ئیعلامیان هەیە یەک دانە سەربازخانیان هەیە کە دەتوانن دیفاع لە خۆیان بکەن تەنانەت پیاو بکوژن دەتوانن ڕۆژنامە نووس دەتوانن ڕخنەگرت بکوژن ئەتۆ ئیتر پێویست ناکە وەک دموکرات و کۆمەڵە بینی ئەتۆ ئەبەو حەددە مەلایی بکەی بۆ پاراستنی پارتی کە تەنانەت بڵێ عەلی کەریمی جاشە عەلی کەریم کاکە تۆ چاک دەزانی عەلی کەریمی 40 ساڵە لەشی جوو کۆماری ئیسلامی نەکەوتووە 40 ساڵە مەسکەن و خاک و وەتەنی خۆی نەدیوە 40 ساڵە خوشکی ئەعدام کراوە دایک و بابی گیراوە ئەتۆ بۆ دەچی کار بۆ ماڵی مەلا مستەفا یا بۆ ماڵی کاک مەسعود بۆ ماڵی بارزانی دەکەی بۆ ئەوەی کە خۆت لە کنوان شیرنکەی دیێنی لەشکرێک لە فەیسبوک وەڕێ دەخەی بۆی کە حەملە دەناخۆ ئەوان قسە بە من ناڵێن لە تەریق ئەو عامیلانەیەنەوە قسە بە من دەڵێن حەقیقەت ئەوەیە کە ئەوەی ئەو ڕۆکانە لە ناو کوردی ئێرانێ تا ڕادەیەک شخصیەتی کوردی ئێرانی پاراستووە و هیچ منزوری نییە و هیچ بەو بەبێ ئەولا باسی سەروەریەکانی ڕۆژهەڵاتی ڕۆژاوای کوردستان دەکا لەگەڵ پەژاک دەتوانێت دانیشێ لەگەڵ پەژاک دەتوانێت هەستێ دیالۆ بکە ئەویش ئەو باڵی حیزبی کۆمونیستی ئێرانە کە پێی دەڵن کۆمەڵی حیزبی کۆمونیست بە سەرکردایەتی کاک ئیبراهیمی عەلیزادە کە من هیوادارم کاکسە ئیبراهیم لەو بە ئەوەیدا کە تا ئێستا و زۆر زووش لەو کۆمیتەی هاوکاری خۆی کشاندەوە کە زانی هەمووی فشەیە هەمووی ئاوایە هەمووی چی پێ دەڵێن ئەجەندای خەڵکی دیکە لێوە داجێبەجێ دەبێت و نەشت چۆ ناو دەنا پێش هەموو کەسێکیدا لە گروپی 4 نەفەرێکە بۆ مفاوزات لەگەڵ ئێرانە بوون چوونە لایویش بەڵام ئەو زۆر ساغ بۆ کەکتوێتی کاکە من لە جمهوری ئیسلامی هیچمان دەست ناکەوێت بۆیە ئەوە گەرێک مهمەکە ئێمە ئیتحادی ئەو هێزانەی کە یەک تۆز ڕادیکاڵ بوونیان تێدا ماوە وەکو کۆمەڵەکەی کاکسە ئیبراهیمی وەکو ئەوەی پەژاکی توانین تەشویقیان کەین کە زۆرتر پێکەوە بن زۆرتر پێکەوە کار بکەن